طبعا سؤال بپرسی جیرەوانی بادینان ئەوانەی شیرازی ماوە بەر لە ئێستا دەبێت چکە تصنیفی کەم بەشێک بەشی ئەوی بۆ دوای ئەوەی شیرازەیە کە پێنج لە چالاکۆنانی شیرازێ بۆ ماوەی 2 ساڵ زیندانی کردیان بە پێی مادەیەک لە یاسای ژمارە 21 ساڵی 2023 پەرلەمانی کوردستان. ئیتر ئەوە بوو ئیفراز شەرطی ئێمە بۆمان تەقدیم کردن لە محکەمەی دەشتی هەولێر بەداخەوە ڕەت کرایەوە و هەروەها داواکاری گشتی ڕێی خۆی گۆڕی. سەرەتا وتیان ئەمانە مەشمول بە ئیفراز شەرطی هاوشێوەی هاوڵەکانی تریان کە لە هەولێر و لە بادینان خەڵکی تریش بە هەمان ئەم مادەی گیرا بوو ئازادکردن بە ئیفراز شەرطی. دواتر داواکاری گشتی ڕێی خۆی گۆڕی بەهۆی تەدەخولاتی حزبی و ئەوانە. ئیتر محکەمەش ئیستینادی لەسەر ڕێیەکی داواکاری گشتی کرد ئەویش ڕەتی کردەوە. دوجار لەگەڵ تیمی پارێزەران ئێمە ئەم پرسەمان تەمیز کردەوە لەلایەن لە ڕێگای دادگای تاوانی سێ هەولێر. ئەوانیش دوای ماوەیەکی زۆر بەداخەوە ئەوانیش پشتڕاستی بڕیارەکەی کەتنی دەشتی هەولێریان کردەوە وتیان ئەمانە مەشمولین بە ئیفراز شەرطی پاڵپشت بە بڕیارێکی محکەمەی تەمیزی ساڵی 2018 تایبەتە کە ئەو بڕیارە ئەوان پشتیان بێبەستاوە تایبەتە بە مکافحەی ئەرهاب بە تیرۆریستەکان لە بۆ کەسان تیرۆریستی داعش دەرچوو بۆ ئەو بڕیارە. بۆیە مەترسیێکی زۆر هەیە لەسەر وەزعی مەحاکم کە ئێستا مەحاکم کەوتوتە ژێر هەژمونێکی حزبی وەزعێکی خراپ دروست بووە لە هەرێمی کوردستان. سەبات بە شێران شێروانی ماوەیەکە لەگەڵ هاوڵەکانی لە هۆڵەکە بردراوە تا ئێستا ئێمە نازانین لەکوێیە بێسەر شوێنە و ئەمە وەکو تیمی پارێزەران زۆر هەوڵمانداوە ببینین نازانین لەکوێیە و ڕێگە نادرێت تیمی پارێزەران ببینن و تەلەفۆنەکانیشی قەتعە و گومان دەکرێت کە کەیسێکی تریان بۆ شێران شێروانی دروست کردبێ کە ئەمەش جێگەی داخە کەسێکی وشک شێران شێروانی تەنها ڕۆژنامەنووسێکە ئەو هەموو ئازار و ئەشکەنجە و جگەرەوەش زیندانیکردن ماوەی 6 ساڵ زیندانیکردن دیارە ئەو دەسەڵاتە بۆ دڵی ئاوی نەخواوەتەوە بۆ بە 6 ساڵ زیندانیکردن. ئێستا هەستاون بە ڕفاندنی و شوێن بزرکردنی و هەروەها دروستکردنی کەیسێکی تر بۆ شێران شێروانی. سەبارەت بە پرسی ئەوانی تر مثلا مەلا شیڤان و هەریوان عیسا و ئەیاز کەرەم و گوهدار زێواریش ئەوانیش ئەگەر بێت و ئیفراز شەرطیە يعني تثبيت بيتونو چکە ئێمە لەگەڵ تیمی پارێزەران لە هەفتەی ئایندا داوای تەدەخولی تەمیزی دەکەین هەم لە سەرۆکی دادگای تەمیزی هەرێمی کوردستان هەم لە ئەندامانی بەڕێزی دادگای تەمیز داوا دەکەین ئەوان تەدەخل بکەن بە ڕێگەی نووسینی کە پێی دەوترێت تەڵەب تەدەخلی تەمیزی. لەگەڵ تیمی پارێزەران ئەوە قۆناغا لە هەوڵەکان بەردەوام دەبین ئەگەر سەری گرت ئینشاءڵڵا ئەو کاتە دەبێتە سابقەیەکی قەزایی هەمویان سوود لە ئیفراز شەرطی وەردەگرن و لەگەڵ جوابدانەوەکەی هەمویان بە تێگڕە ئازاد دەکرێن. ئەگەر نا دەبێتە سابقەیەکی قەزایی خراپ و بۆ ئەوانیش ناتوانن سوودی وەربگرن ئەو کاتە دەبی حکومەتی خۆیان بە تەواوی بەسەر برن. بەنسبەت ئەوانەی شیرازێ لە ڕەنگە لە بۆ 10 بۆ 15 12 ئازاد دەکرێن ئەگەر بێت و ئیفراز شەرطەکە لەو ڕۆژانە جێبەجێ نەکرێت ئەگەر حکمی خۆیان تەواو بکێشن. بەنسبەت ئەوانی تریش بۆ مانگی سێی ساڵی دادێ سوالانیان ئازاد دەکرێن تەنها شێران شێروانی دەکەوێتە مانگی 6 و ئەوانە. بەتاکید پاش ئەوەی کە ئەو ڕەشبیجیگەری منتقی بادینان کرا لەسەر چالاکۆنان و ڕۆژنامەنووسان لە کۆتاییەکانی 2020 وای کردووە تەسیری هەبووە وای کردووە پرسی ئازادی ڕادەڕووی لە هەرێمی کوردستان زۆر بەرە پاشەک شەبسێ پاش ئەوەی نێ لە دیبلۆماتیەکانیش لە وڵاتانی جیاجیا هەم بەیاننامەیان دەرکرد ئەوە بوو یۆنامی پاش ئەوەی کە ئێمە لەگەڵ دانیشتین ناملکیشان دەرکرد بە ناوی لە 16 لاپەڕی لە ئەمریکاکە بە زمانی کوردی و عەربی ئینگلیزی دەچووە کە دەڵێت ئازادی ڕادەڕووی لە هەرێمی کوردستان بەرە پاشەک شێ دەچێ ئەوە خۆی لە خۆیدا عیبێکی گەورەی بۆ ئەو دەسەڵاتە. بەڵێ ئێستا بەم دوایەش ئێستا ماوەی 3 مانگە کەسێک سەرتاشخانەی هەیە یعنی حەلاقە دەستگیریان کردو 3 مانگە بێسەر شوێنە بەهۆی ئەوەی تەنها شعرێکی لەسەر چالاکۆنانی ڕۆژنامەنووسانی بادینان نووسیوە کە بە ناوی بڵند ئامێدیە تا ئەو لەحزەیەش لە ئاسایشی گشتی ڕێگەی نادەن پرسەکەی کەیسێکی بگاتە دادگا. وای کردووە فعلا لەسەر چەندێک دوو گرتبوونەوە کراوە لە پاش جیراوانی بادینان چەند گرتبوونەوە کراوە هەست نەکردووە خەڵک ناوێری بێتە گرتبوونەوەکان بنمونە لەسەر ئەوەی کە لەزا خڕوویدا ئەوەی لە ئەو هێرشە بە یەک لە دوایەکانی دەوڵەتی فاشیستی تورک بۆ سەر ناوچە جیاجیەکانی هەرێمی کوردستان و گوندەکانی کوردستان چەندین جار گرتبوونەوەمان ئەنجامداوە عادەتێکی کەم کە بە 50 دەسان دەژمێردێ بەداخەوە بەڵام پێشتر ژمارەیەکی جار زۆر خەڵک حاضر دەبوو. ئەمانە ترسیشیان بڵاو کردوتە بۆ هەمیشیان بۆ هەموو خەڵک دروست کردووە کە ئەگەر بێت و تەنها هەر پرسیشی پەیوەندی بە ئازادی ڕادەڕووی هەبێ ئەتوانی نەتیجەکە دەکەوێت زیندان.